دوای 10 ڕۆژ لە بایکۆتکردن دەرگای زۆربەی ناوەندەکانی تەندروستی لە سلێمانی بەڕووی هاوڵاتیاندا کرایەوە. هاوڵاتیان ڕۆژانە دەتوانن لە دوای سەعات 8ەوە سەردانی مەڵبەندەکانی تەندروستی بکەن بە مەبەستی وەرگرتنی چارەسەر. مەڵبەندەکەمان و کلینیکی ڕایۆشکاری شەید ئیبراهیم عەباس کراوەیە و پێشوازی لە هەموو هاوڵاتیانەکەین. ئەوەی کە من ئاگار بم زۆربەی مەڵبەندەکان کراونەتەوە و هەموو پێشوازی لە نەخۆشەکان. نەخۆشخانەی هیواژێکێک بوو لەو ناوەندە تەندروستیانەی کە بەهۆی بایکۆتەوە دەرگاکی داخرا بوو، بەڵام لە ئێستادا داوامکردن تێدا ئاساییە. بەڕێبەری کارگەری نەخۆشخانەکە دەڵێت ئەو نەخۆشانەی بۆی بایکۆتەوە نەیانتوانیوە چارەسەرگرن قەرەبوو دەکرێنەوە. ئێمە لە ڕۆژی شەمەوە بڕیارێکی دەگەڵ بەڕێز وەزیری تەندروستی و فەرمانگەی تەندروستی ئێمانی بڕیارمانە کە بتوانین دەرگایەک بۆ نەخۆشخانە بکەینەوە لەبەرەوەی نەخۆشەکانی ئێمە هیچ شوێنێکیان نییە تەنها ئەم نەخۆشخانەی نێم نەخۆشخانەی ئەتوانن لە عادی ئەهلی لە شوێنی تایبەت یان چنە دەرەوە چارەسەری وە بکەن کام نەخۆشانە ئێمە دەرگامان لەداخستن هیچ شوێنێکان نییە جگەر لەوەی کە دەرمان و پێداویستی پزیشکی ئەم نەخۆشخانە هیچ کەسێک ناتوانێت دابین کە تەنها لە ڕێگای حکوومەتی یاریمی کوردستانەوە بێ. داوامان ئاسایی بۆتەوە و پێشتر ئاسایی بۆتەوە هیچ بیرمان لەوە نەکردو کە عەزابی نەخۆش بین دامان لە 8 بەهانی دەست پێکە تا 6 ئێوارە. لەسەر بەڵێنەکەی حکوومەت بۆ پێدانی موچەکانیان کارمەندانی تەندروستی بایکۆتیان شکاند و گەڕانەوە سەر کارەکانیانەوە داواش دەکەن کە حکوومەت پابەندی بەڵێنەکەی بێت بۆ ئەوەی چیتر دەرگای ناوەندەکانی تەندروستی بەڕووی هاوڵاتیاندا دانەخرێت. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.